ساڵتان لەبێ کاتتان باش بیسەر و بیدەر خۆشەویستەکانی ڕادیۆ تەلەڤیزیۆن سلێمانی خۆشحاڵم بە پرۆگرامێکی دیکە هاتمۆلاتان لەگەڵ میوانێکی دیکەی زۆر تایبەت و خاوەن ئەزموون لە کار و هەروەها دەست و پەنجەیەکی زێڕین و قەڵەمێکی تایبەت کە هەیەی خۆشحاڵم کە ئەمڕۆ لە ستۆدیۆی ئێوارانی سلێمانی کە بەڕێزیان هاتوون گەورەمان دەکەن و ئێوارەیەکی پڕ لە هەست ئێوارێکی پڕ لە جوانی و ڕەنگەمینەکانمان پێشکەش دەکات. زۆر بەڕێز خاتۆ ڕێزان قەساب کە جەنابیان لە ئەم ئێوارەی لەگەڵمان میوانن زۆر خۆشحاڵم لێرەتان بینم بەخێر بێن. سپاس زۆر سپاس بۆ میوانداریەکەتان خۆشحاڵم کە هاتووم لێرە بەشدارمم بۆ چەند ساتێک هەستەکانم بگۆڕمەوە لەگەڵ ئێوەی بەڕێز و لەگەڵ بینەرە خۆشەویستەکان. زۆر سپاس دەکەین. ڕێزان خان خۆشحاڵم کە کاتێک چاپێکەوتنەکەم لە بوارە ئەدەبی هونەریەکاندا و تایبەتریش بۆ کۆمەڵگەی ئێمە دەزانین هێشتا پێویستمان بە هێز و توانای مینەکان هەیە و بۆ بەرچاو فراوانێکی زیاتر بەڕوویکی ئەدەبی جوانتر ڕاستیەکەی بەداخۆ ڕەنگە ئێستا تۆزە تێکەڵبوونێک دروست بوو بێت پەرتەوازەیەک دروست بوو بێت تەنانەت بۆ خودی خانمانیش بەڵام هێشتا وەک دەڵێن ڕەسەنەکان و بابەتە تایبەتەکان و کەسایەتیەکانیش دەمێنەوە. جا یەکەم حەز دەکەم بۆ دەست پێ بکەم بۆ ئەوانی کە وەکو پێویست خاتۆ ڕێزان دائسن ناناسن ئاشنا نەبوون بە بەرهەمەکانی ئەگەر خۆت وەکو بایۆگرافی خۆت چۆن کورتەکەیتەوە بۆمان تا پێیان بڵێ ڕێزان قەساب کێ؟ سەرەتا من ڕێزان محەممەد سەعیدم ناسرا و بە ڕێزان قەساب شاعیر و شێوەکارم لە ساڵی نەوەتەکانەوە دەسم کردووە بە نووسین و بڵێم پرۆژەی هونەریشم ئەتوانم بڵێم لە ساڵەکانی پێشنەوەتەکانەوە دەستی پێ کردووە واتە لە سەرەتای لەو کاتێک کە چوومەتە ناو پەیمانگای هونەرە جوانەکانەوە هەتا ئێستاش کە دانەبراوم لەو بڵێن لەو قۆناغە لەیان لەو قوتابخانەی هونەریە. دواتریش من خاوەنی چەند بەرهەمێکی تایبەتم بەخۆم و جگەلەوە بەشداری چەندین کتێبی هونەری و ئەدەبی و بەشداری چەندین پێشانگای شێوەکاریم کردو و ئەم پێشانگای تایبەت بە خۆشم هەبووە لە شارە جیاجیەکانی کوردستان و بەگشتی عێراق و ئێستاش لە ئامادەکاریان بۆ چاپکردنی کتێبێکی ترم کە ئیشەڵا بەم زوانە تەواوە بێ لەگەڵ ئامادەکاری بۆ پێشانگایەکی شێوەکاریم بە شێوازی دەژریت کارم لەسەر کردووە. دەستان خۆش بێت. هەڵبژاردن یاخود ناچار بووی بۆ بژاردەکردن لە نێوان شێوەکاری و نووسیندا یان هەردووکیان ڕۆک و یەک پێ دوایە بە باڵانسکراوی هێناوە؟ نەخێر ناچار نەبووم وەک بڵم ناچاری نابەز وەک حەز ناتوانم هیچیان هەندێکجار مرۆڤ ناچاری هەستەکانی بێت. بەڵێ ناچاری هەستەکانیش ئەکید بەس یعنی وەکەوەی بڵم یعنی کەسێکی کە یان لەبەر چوار دەورەکە ناچار بم ئیشەکان من وەک خۆم هەر لە مناڵیمەوە بەهرەی شێوەکاریم تیا بووە جگەلەوە بەهرەی نووسینیشم هەرتیا بووە یعنی ئەتوان بڵم لە مناڵی بەس خوێنەر بووم زیاتر خوێنەری کتێبە ئەدەبیەکان بوومی شاعیرە مەزنەکانی کورد وەک مامۆستا گۆران مامۆستا هێمن مامۆستا بێکەس پیرەمێرد ئەمانەمە خوێندەوە وەکو حەزێکی خولای مناڵیم. دواتر لە ساڵی نەوەتەکانەوە یەکەم بەرهەمی شێعرم نووسی کە لە ناو پەیمانگای ساڵی 92 بوو بەشداریم پێکرد لە یەکێک لە بڵین فیستیڤاڵەکانی ناو پەیمانگای هونەرە جوانەکانەوە لەو دەسم پێکرد لەو کاتە بڵێن دەسم بە نووسین کرد بەڵام وەک ئەوەی کە بڵم بڵاوی کەمەوە لەو کاتەوە بڵاو نەکردەوە تا ساڵەکانی ئەخیر بەڵێت لەم ساڵانی ئەخیر. ڕێزان خان ئەزمموی ئافرەتان بۆ دەستدانە قەڵەمێکی مینە لە کۆمەڵگەیەکی کوردی وەکو ئێمە قورس نەبوو یاخود چۆن بوو دەست پێ کرد وەکو ئێستا خۆشت بەشێکی لەوە باس کرد بۆمان کە دەست پێک چۆن بۆ بڵاوت نەکرێتەوە بەڵام وەکو ئەزمموی مینەیی ئەگەر پێمان بڵێ لە کۆمەڵگەی کوردیدا چۆن بوو؟ بێگومان لە سەرەتاوە ئەتوانم بڵێم مینە نەیتوانیوە کە بە بەرفراوانی هەستەکانی خۆی بنووسێتەوە و ئاماژەی پێ بکە ئەمیشە بە هۆکاری پیا و سالاری و جیاوازی ئافرەت دەگەڵ پیا و لە ناو کۆمەڵگەی ئێمەکە ئێمە کۆمەڵگەیەکی شەرقین بتەوێ نەتەوێ ئەمە هۆکارێکی سەرەکی بووە کە ئافرەت خودی خۆی نەدۆزیوەتەوە لە بەهرەکانیە نەیتوانیوە بەهرەکانی بەرە پێبات
بەڵام خۆشبەختانە ئەم ساڵانی ئەخیر ئەبینم ئافرەت ئازادانەترت ئەنووسێ بەرفراوانترە چێتە ناو پێگەی هونەر و ئەدەبەوە. ئەمەش بێگومان بێ قوربانیدان نەبووە، ئەکیت هەموو قوربانیدانی لە پشتەوە بووە. هیوادارم بەو شێوازە بڕوات و لە باتیوی کە بڕۆینە هەنگاوی پاشتر بڕۆین زیاتر هەنگاوی جوانتر بنین بۆ داهاتوویەکی جوانتر بۆ هەموو مێینەکانی کوردستان. بۆ هیوای پێم خۆشە گوێبیستی پارچەیەک نووسینێک بینە نووسینەکانی جەناب جا لە بژاردەی خۆت بێ لە سەرەتای پرۆگرامەکەوە بۆیە من هیچ ناپرسم لەسەری خۆت دەتوانێت گەڕوونکردنەوە دەبێ بۆ شتێک ئامادەت کرد بێ پێشکەشمانی. یەکێک لە هۆنراوەکان تەوا من هۆنراوەکانم زۆر بەکەمی لەبەرەکەم ینی پێم خۆشاوی کە لەبەرمە ئێستا بۆ وەک دەستپێکی بەرنامەکە بۆتان خوێنمەوە. مانگ هەموو شەوێ مانگ ئاوێنەی ڕوخسارت بوو ئەستێرەش بەڵێنەکانت کە ئەمبینین دەبوو نەزاخاوی ئەوێن ئەبوو نە سەمفۆنیای ژیان ڕەنگی شێوە و دەنگەکانت هەموو ڕۆژێ تیشک و گوڵ و گولبولم بووی بەختەوەر بووم بە بیستنی هەستەکانت لە ئاسوی ئاسمانی تۆ جیهانێکی نوێم ئەبینی لەگەڵ تابووم تا دواویزگەی خەونەکانت لە ئاسمانە ئەوەندە درەوشاوە بووی لەبەر تابگەی تیشکی تۆدا ئەتوامە بووبووم بە گوڵەمانگێک و بە دوای ڕووتا هەموو دەم ئەسوورانەوە ئەم شەو دیار نیت نەک لە مانگدا لە ئاسماندا بەدیت ناکەم بۆی ئەم شەو مانگم داگرت جەستەیەکی بێهەناسە کەوتە خوارێ بە دوای ئەوە لەسەر باڵام وەک دەربڕێنی دواوشەی پەشیمانیت گوڵە ئەستێر ئابارێ. دەستەکان خۆش بە سپاس بۆ تۆ. ڕەزان خانەبەیەوە پرسمانی کە دەنووسن زیاتر لە نێوان دوو ڕادان بە شوکی گشتگیر ڕاوبەچوونەکانم شە زۆرن هەندێک دەڵێن کە شاعر ئیلهامێکە و هەستێکە شاعر خۆی هەیەی هەندێکی دیکەش ڕاوبەچوونیان دەبیستین دەڵێن کە شعر یاخود نووسین هونەرێکە دەکرێت فێری ببیت و بنووسیت بەڕێزت لە نێوان ئەو دوو ڕایەدا لەگەڵ کامیانی؟ بەڕێی من شعر یان ئەدەب سەرەتا ئیلهامە ئەکید دواتر ئەبێ پەروەردە بکرێتەوە ئیلهامە ئەو ئیلهامە ئەگەر بێت و تۆ بە سادە و ساکاری بخەیتە بەر چاوی خوێنەر ئەو چێژەی نابێت بە کاڵ و کرچی دەرەچێت بەرهەمەکەت واتە ئەبێ کاتێککە تۆ دەستدایە قەڵم ئەبێ زیاتر بخوێنیتەوە زیاتر بە دووادا چۆن بکەی ینی بەس پشت بە ئیلهام نەبەستین. بەڵێ سەبارەت بە قەڵەمی مێینە پشگیری قەڵەمی مێینە لە نێویەکدا تا چەند کۆدەنگی شاعیرەکان هەیە پێکەوە بۆ نووسینەکانتان بۆ بە کۆی گشتی بۆ کاتێک بەرهەمێک پێشکەشەکەی کۆڕک سیمینارێکتێ تا چەند لە لای ئێمە شاعیرەکان پێکەوە وەک خانمەکان بڵێ بە کۆی گشتی لە ئێستایا زۆر باشەی بینم یعنی کۆمەڵێک ئافرەتی جوان نووس خاوەن قەڵەم یعنی وەک هاوڕێ ئێمە لە بین یەکە ڕەکانە گۆڕینەوە بۆ کار و ئەفۆن بۆ کار و چالاکیەکانی یەکتری ئامادە ئەبین ئاگاتان لە نووسینی ئاگامان لە یەکتریە بەڵێ پشت و پەنای یەکترین بەس پێشتر وانە بوو بەداخەوە بەڵام لە ئێستایا هەوڵمان ناوە ئێمە و کژنی شاعیرەکان کۆمەڵک شاعرین کە ینی دیارین ئێستا لە ئێستا لەم پێگەی ئەدەبیە پشتی یەکتریمان ناوە لە عەرز هەوڵمان ناوە کە زیاتر پشتگیری یەکتری بین هەرم بۆ خۆمان باشترە هەم بۆ ئەدەبەکەمان باشترە هەم بۆی کە ئەو جیاوازیە نەمێنیان پیاو بۆ چاوە سێری ئەمە نەکا بڵێ ژنەکان یەکتری ئەشکێن و حەز لە پێشکەوتنی یەکتری ناکەن ئەمە بەڕاستیە بێتە کارێکی ناشرین نەشیاو لە ناومانە لەبەرەوە باشترەی بینم. گەشتبینی بەوە ئەوە شتێکی زۆر باشە. بە حەزەکەم و پرسم کە زۆر قسە لەسەرەوە دەکرێت کە چی بکرێت بۆ ئەوەی مینەبوون بە دەقەکانەوە دیار بێت بە نووسینەکانەوە دیار بێت و پێشووتریش کە ئەتوان بڵێن ئەدەبیاتی کوردی فەراغێکی زۆری تیا بۆ لەو بوارەی کە نووسینی مینە هەبێت. جا بەڕای تۆ کاتێک کە دەقێک دەخوێنینەوە مەرجە
خوێنەر هەست بکات کە ئەم دقا قەڵەمێکی مینێ یاخود هەستێکی ئافرەتانێ ئەمەی نووسیوەتەوە یاخود تەنها هەست شەرتە بۆ ئەوەی کە بزانین ئەمە کێ نووسیوێتی و پێچوانە یاخود هەر لەگەڵ ئەوەشدا نەک پێچەوانە تا چەند گرنگە کاتێک کە من شتێک ئەخوێنمەوە هەستکەم کە ئەمە دایکێک نووسیوێتی هاوسەرێک خوشکێک نووسیوێتی. بەڵێ ئەکید زۆر گرنگە کاتێک کە ئافرەت وەک خۆی ئەنووسێت ینی ئەگەر وەک خۆی نەنووسێ هیچ چێژێکی نیە ئەو نووسینێ ینی ئەویش بە هۆکاری ئەو کۆڕوسی مینارانەی کە ئەکرێ ئەو توێژینەوانە کە ئەکرێ لەسەر ئەدەب و لەسەر نووسینی هەر یەک لە شاعیرە ژنەکان بۆ نمونە من کتێبێ بڵاوەکەمەوە خوێندنەوەی لەسەرەکرێ ئەم خوێندنەوەی کە لەسەر یەکرێ کۆمەڵی خەڵکی کەش بەشداریەکەن لەسەری یعنی هەر ئەوە نیە بڵین کەسێکی شارەزا لە بوارەکەی خوێندنەوەی لەسەرەکە ئەکید ڕاپرسیەکرێ لە ناو ئەو ئەندامانەی کە ئامادە بوون بە هەردوو ڕەگەزەوە نێرینە و مینەش ئەمە هۆکارێکی زۆر یعنی پاڵنەرە بۆ ئەوەی کە ئافرەت ئەتوانێت زیاتر بە ئازادانە بنووسێ وەک ئافرەت بنووسێ وەک ژن بنووسیان نەک وەک نێرینەیەک وەک ڕەگەزی خۆت ینی هەندێک شعر هەیە زۆر جار من بۆ نمونە خۆمیان کەسێکی کاشێری کەسێکی کەم بینیوە بە شێوازی نووسیوەتی بۆ هەردوو ڕەگەز ئەشێت یعنی ئەتوانی کە خوێنیتەوە هەم ئەتوانێت ڕەگەزی نێر و ڕەگەزی مێش خۆی تیا ئەبینێتەوە ئەمە جیاوازە بەس بە شێوەیەکی گشتی وا گرنگە کە مینە باوەک خۆی بنووسێ نێرینەش هەر وەک خۆی بنووسێت پێویست ناکات کە هەستەکانیان تێکەڵاوکەن بەڵێواتە بۆ ئەو هەستەی کە دواتر خوێنەر کە ئەو هەستەی دەیەوێت لە هەمان کات و دەقی نووسین و قەڵەمی نووسەرەکە هەستی پێ بکات. لە نووسینەکانی بەڕێستانە شتێکی تایبەت هەبووە کە زۆر زۆر بە ژنانەی خۆت نووسی بێتت هەدبێت. بەڵێ هەمە شێرمە باس لە ژنیەتی خۆمەکەم باز لە پرچی ژنەکەم باز لەو ئازارانی وەک ژنێک کە نەک هەرمەند چەندین ژن پیاتێ پەڕێون باز دە و خیانەت کاریانەی کە پیا و بەرامبەرمانی کردووە بڵین بۆ نمونە ئەمە هەر خۆم نیم حتمما چەندین ژن ئەم کارەساتانی کەشت بڵێ خۆمەرجنێت و هەر بۆ خۆت بنووسی من جاری وها بۆ کاریگەری هاوڕێیەکی ژنم لە ئافرەتم هاوڕێەکەم کە هاتۆ دانیشتۆ معاناتی خۆی بۆ باس کردوم توێتی من ئاوا بووم و غەدرم لێکراوە و ینی ئەوە پاڵمەرێ بۆ من کە توانیومە شعرێکی بۆ داڕێژم و ئێستا شعرێکم حازراگەر پێمان خۆشە میژویستم دەرگای ئەوە بکە بۆ گوێبیستی لە بەرهەمانە بین لەسەر ئەوەی کە وەک ئاهوناڵەی ژنێکە بۆ لە بیرکردنت تا بتوانم جارێکی تر هەناسە بێت و هەڵمەژم تاکو و حەزب و خۆشەویستیت لە ناو ڕۆحمدا بکوژم تا فرمێسکی بێنازی من واز لە چاوانم بهێنێ هیچ کە شەوان خەونەکانم خەوەکانم نەتارێنێ ئیتر ڕەشماری ناپاکیت قەفی لە ڕۆحم بترازێ نێرینەیت باید نەکاو بە ئەشکی مێدا بنازێ لە حەسرەتی بێنازیمدا دەستی نزام لە ئاسمان بێ بەختەوەریت لە ناو قەڵپەی گڕود و کەڵ و دووکەڵی سووتان بێ ئیتر دەستی ژنێکی تر بە ناو زوو خاودا وەرنەدەی سەگی ڕۆحی نهێنگیرت لە باڵای هیچ کەس بەرنەدەی ببیتە پەندی زەمان و لەبیر زەمن بچیتەوە تۆش وەکو من ئاهۆناڵی سەرگەردانی بچڕیتەوە. دەستەکانت خۆش بێت نازانم بێ بڵێن دەستەکانت خۆش بێت بۆ ئەویان لەگەڵ ڕێزم بۆ زۆر خۆشبینانە بوو ترس ناکە بێتەدی تەبعاً وەکو گلەییەکە لە ڕەگەزی بەرامبەر بۆ خۆشیوان مزمنی بەڵێ ئەمە مەرج نییە من هەر بە خۆم بڵێم ڕەنگە چەندین ژن معاناتی هەبوو بێ کە ئەم شعرا خوێنێتەوە یعنی من جاری وا بووە لە کۆڕێکا خوێندومەتەوە بینیومە ئافرەت گریاوە ئەستاوە گریا و چۆتە دەرەوە تەبعاً دیارە معاناتێکی هەیە لەگەڵ ئەمەیە جا ئێمە نابێ هەر بۆ خۆمان بنووسین نابێ ئێمە هەر بۆ ئیحساسی خۆمان بە تەنها بنووسین ئەبێ ئێمە یعنی ئاگاداری ناو کۆمەڵگا بین لە هەموو بار و زروفەکانە. ڕاستە جگە لەوەش هەم لە هەموو سەردەمەکاندا هەمیشە شاعیرەکان توانیوانە گۆڕانکاری لە نێو کۆمەڵگە بکەن کۆمەڵگە وشیارتر بکەنەوە سەبارەت بەو بارودۆخانی هەیە لە ڕێگەیەکی وەهاوە دەتوانی بەداخەوە ئەو هەموو غەدر و نابەجێیەی کە هێشتا دەکرێت بەرامبەر هەندێک لە ئافرەتان بەڵێ بەدڵنیاییەوە
تا چەند گرنگی بە بابەتی وێنەکردن دەدەیت لە شاعردا تا چەند گرنگ بەڵە وێنای شعری بە سوچێکی هەستیاردا بنرێت لە لای شاعر ینی وەکو خودی خۆت مەرجە خوێنەر ئەو وێنەی لەلا دروست بێکەتەوە هەتا من زۆر گرنگی بە وێنای شعری و لە ناو شعرەکانیشمان لە زۆربەی شعرەکانمان ڕەنگی یاوەتەوە ینی جاری وا بۆ باسی ینی بڵێن دیدارێکم کردووە لە شوێنێکا کە ئەو کەسم بینی و ینی ئەو شوێنە دارتێلەکان جادەکان درەختەکان ئەوانە ینی کە من باسی یەکەم ئەو کەسەی کە خوێنەرە ئەچێتە ناو ئەو شوێنەوە ینی ئەو احساسی بۆ دروستە بێت کە من چۆن ڕۆشتم چیم کردووە ینی زۆر گرنگە وێنای شعری هەبێت لە ناو نووسینە ئەگەر وێنای شعری نەبێت شعرەکە هەستەکەم ئەوقاڵە کەم ئەندامە بێت کوڕی و هەر بڵە کەم ئەندامە بەلای منەوەکو کەم ئەندامێکە لەگەڵ لە کاتێکە کە وێنای شاری هێندە گرنگە بۆ شاعر شاعر تا چەنە گرنگە ستایلێکی تایبێت بە خۆی هەبێت و ئیتر لەگەڵ دەرکەوتن و بەتایبەت ئێستا هەر بەڕێستان خۆتان ساڵانێکی زۆرە کار دەکەن تا چەند گرنگە کاتێککە بەرهەمێک دەبیستی دەخوێنیتەوە ستایلێکی وەها دیاریکراوی هەبە شاعر هەستکەی بڵێ ئەمە شاری ئەوە یاخود بە پێچەوانەوە یان هەندێک کاتی شاعر لە بەرەوەی خۆی هەڵقوڵای کۆمەڵێک ئیلهام و هەستی زیاترە توێن بڵێن لە کەسانێکی تر هەر کات هەست و ئیلهامەکەی چۆن بۆ هاو بۆ جۆرە بینوسێت نەخێر گرنگە کە هەر شاعرێک و ستایلێکی تایبەتی خۆی هەبێ ئێستا بۆ نمونە من شعرێکی من بخوێنرێتەوە لە شوێنێکە بەرامبەرەکە هەست کاکە ئەمە شعری ڕێزان قەسابە یان شاعرێکی تر بە هەمان شێوە و ڕاست ئێمە سەرەتا کە ئەنووسین ڕەنگە ئەمە ئەومان نەبێت بەو شێوازە بنووسین کە شێواز بە خۆمانمانێ بە خۆمان نادۆزینەوە لە هوەری شار عینەن شتە لە هەموو شتێکی سەرەتا کە ئیشی هوەریەکەی ڕێچکەی تایبەتی خۆتێ نییە هەر بە شێوازێک ئیشەکەیت ئەکادیمی ئیشەکەیت بەس کاتێک کە ئیتر قوڵە بیتەوە لە هوەرەکەیە پێ و خۆشە تۆ قوتابخانەیەکە بێ هەم لە نووسینیشە بە هەمان شێوە کە ئەنووسیت سەرەتا بۆ نمونە من بە کلاسیک و لیرک دەسم پێ کردووە فترەیەک بڵم لیرک و بڵێن کلاسیک و مۆدێرنم تێکەڵ کردووە و ئێستا توانم بڵێم شێوازەکەم جیاوازە بە شێوازێکی کە خۆمە بینمەوە یعنی طبعا ئەگۆڕێت لە کەسێکەوە بۆ کەسێکی کە ئەگۆڕێ وا پێویستەکات کە تۆ شێوازی خۆتە هەبێ لە نووسینە بە یەک شێوە نەنووس یعنی هەر یە قاڵبی سەرەتایی کە فێر بووی لە نووسینە بڵێن پابند بی بە بەس ئەو قوتابخانەی کە سەرەتا ئیشتیا کردووە بەس پابند نەبی بەوە ئەگەر ینی گۆڕانکاری بکەی جوانترە بێت بەبەست لە بۆ وەکو بەرەو پێشچوونی شاعر بە پێویستێزانی یان وەکو ناسینەوەی بەرامەکانی وەک ناسینەوە وەک بەرەو پێشچوونیش ینی تەبان تۆ گەر هەر بەو شێوازە لە سەرەتاوە کە دەستی کردووە بە نووسین هەتا کۆتایی بەو شێوازە ئەنووسی خەڵک هەست بە مەلەلەکە هەست بە بێتاقەتی و بێزاریەکە لە خوێندنەوەی شعرەکانتە بەڵام کە ئەبینن تۆ ڕێچکەیەکی نوێت بەسەر بڵێن گرتووە بە شێوازێک لە شێوازەکان کە هەوڵی گۆڕانکاری و لە وشە سازیایەوە لە شێوازی نووسینەکانتان بابەتەکانتان ناوەڕۆکەکانتە خەڵک زیاتر چێژی لێ ئەبینێ واتە ئێمە نابێت یعنی لە قاڵبێکی بەڵێ بمێنینەوە ئەبێ گۆڕانکاریمان هەبێت ئەو گۆڕانکاریەژەوە نییە بڵین ئێمە کە بڵین بۆ نمونە من ئەمڕۆ شعرێکە نووسم بڵێم بۆی بگۆڕێم سبەینێ بچم بابەتەکەم کەم بە شێوازێکی کە دیسان نە مەبەستمەوەیە کە شێوازی نووسینەکە تۆ بەو شێوازەیە بەڵام ئەبێت تۆ لە ناوەڕۆکە هەوڵ بگۆڕی لە ناوەڕۆکە لە وشەکانە یعنی ئەو وشانی کە بەکاری هێناوە کە پێشتر زۆر لە شعرەکان تا دووبارە بۆتەوە هەوڵ بە ئەو شانە بگۆڕە بگەڕە بە دوای وشەی تازەتر هەم بۆی خوێنەریش لە بڕی لەگەڵ تۆدا دێت ئەویش گەورە بێ لەگەڵ ئەم سوودی لێ ببینێ با پرسیاری شێوەکارێکش لێ بکەم تا چەندێک شێوەکاریت لەگەڵ نووسینە تێکەڵ بوون یان لە تابلۆیە کا تێکەڵت کردووە یان لە شارێکدا ڕەنگەکانی شێوەکاریت هێناوەتەوە بۆ تۆ کاتێکە دوو هونەری قوڵ و گەورە و تایبەتت هەیە چۆن ناتوانیتە کۆنتڕۆڵیان بکەیت توانیمە هەندێک جار لە ئیلهامی شعرێکەوە لەوحەیەکم یان تابلۆیەکەم داڕشت بێ هەندێک جاریش لە تابلۆیەکەوە شعرێکم داڕشت تووشی ئەوە بوو من لێرەوە پێم خۆشە دەستخۆشی لە خات و ڕۆژەڵەبجەی بکەم کە دوو شعری منی
دوو لەوحەی عەفو تابلۆی منی بە شعر ئیشی لەسەر کردووە دوو لەوحەی تەجریدم کە توانیوێتی بە شێوازێکی زۆر جوان ئیشی لەسەر کردووە لێرەوە دەستخۆشی لێ یەکەم سوپاسی یەکەم بەڕاستی زۆر یعنی پێم جوان بوو شعرێکی زۆر جوان یعنی لە دوو تابلۆمە کە دام نابوو لە بڵێن ئەکاونتی خۆمە بینی بووی ئیلهامی شعرێکی بۆ هاتبوو لە باتی من ئەو کردبووی بە شعرێک و بە شێوازێکی زۆر جوان یعنی نووسینەوەی بۆ کردبوو لێرەوە دەستخۆشی لە یەکەم و سوپاسیەکەم ئەمەش سڵاوان هەیە بە خاتونێکی زۆر بەتوانایە بەڕاستی ویسم پرسیاریەوە کەم هیچ کات دووچاری ئەو بووی هەستێکت هەبێت بیرۆکەیەک لە ناخدا کە کاتێککە دروست بووە ویست بێتت بە شعر بینوسیتەوە بۆ یاخود پێچوانەکەی ویست بێتت وێنەیەکی بۆت نەگونجابێ بەمەیان ڕادگۆڕی بێ لە نیوەیە با بچم بیکەم بە تابلۆیان دروست بوو بێ بۆ شێوانە چونکە کاتێک کە تۆ دوو بژاردت لە بەردەسای ڕەنگە زیاتر بتوانی وێنای بکەیت ئەکید زۆر جار ئەو حاڵەتە بەسەر هونەرمەندیان شاعیرایەت هەستم کردووە بە وێنەکە ئاسانتر بیان زیاتر سەرنجڕاکێشتر بێ لەوەی کە بە نووسینەکە یکەم و هەندێک جاریش بە پێچەوانەوە هەستم کردووە ئەو بیرۆکەی کە هەمە بە نووسینەکە خەڵک زیاتر چێژی لێبینە. بەڵێ خاتو ڕێزان سەبارەت بە میدیا لێت بپرسم تۆ شاعرێک و ساڵانێکی زۆر ئەزمموی کارکردن تا چەند ڕازید لە ئەرکی میدیا بۆ گرنگیدان بە ئەدەبیات بە هەموو ژانرەکانیەوە تا چەندێک میدیا ڕۆڵی بینیوە بە تایبەت بۆ بەرهەمە ئەدەبیەکان. بەڵێ بەڕاستی زۆر زۆر ینی ڕۆڵی بینیوە میدیا لەم سەردەمانی ئەخیرە لەم ساڵانی ئەخیرە تقریبەن بڵێم ئەتوان بڵم لە نزیکەی 10 ساڵی کۆتایی زۆر ینی گۆڕانکاری بەسەرا هاتووە بە تایبەتی لە بواری ئەدەبە و زۆر زۆر گرنگی دراوە بە ئەدەب ینی لە ڕێگەی بۆ نمونە کۆڕەکانەوە کە هاتوون ینی لە کۆڕێکا چەندین کەناڵم بینیوە لەوێ میدیا کانم بینیوە لەوێ ئامادەکاری خۆیان پشتگیریان کردووە ئەمانە هەمووی هۆکارێکن بۆ پێشکەوتنی ئەو ئیشە ئەو کارە هەرچەندە هێشتا هەر پێویستە پێما پرۆگرامی زۆر تایبەتمان نییە بەلایانی ئەدەبی هونەری نێوانت لەگەڵ خوێندنەوە چۆنە قسەیەکی باو هەیە دەڵێنە بە چەند جارێک بخوێنیتەوە تا جارێک بنووسیت تۆ لەگەڵەوە ئەکید خوێندنەوە گرنگە ناڵێم یعنی هەموو ڕۆژێک بخوێنیتەوە مەرج نییە تۆ کاتێککە هەستێک کرد پێویستە بخوێنیتەوە ئەو کاتە بخوێنیتەوە کە هەستێک کرد کە هەموو ئیحساسە لە لای ئەو کتێبەیە ئەو کاتە بخوێنیتەوە نەک تۆ هەر بڵێ ئەخوێنمەوە و مێشکە لە شوێنێکی کەبێ من وەک خۆم حتا مێشکم ساف نەبێت یعنی خۆم ئامادە نەکەم بۆ ئەو کتێبە قەت نایخوێن گرنگی خوێندنەوەکە ئەوەیە کە سوودی لێ ببینی نەک ئەو نەکتێبم خوێندەوەتەوە عەدەدەکەی پێ ئەڵێ بەڵام من لەگەڵ ئەوەیان نیم لەگەڵ ئەوەیان تا تۆ جاری وایە با تۆ دوو کتێب خوێنیتەوە بە مانگێک بەس سوودە لێبینی بێ زۆر جوانە زۆر ڕاستە ئەوە لایەنە گرنگەکەیەتی هەبوونی فستیڤاڵ و کۆڕ و کۆبوونەوە و مێزگردەکان و بە هەموو جۆرەکانی کۆبوونەوە و پێشکەشکردنی شعر لە ئێستادا وەک جاران ماوە لە تی سۆشیال میدیا هەیە و تۆڕە کۆمەڵایەتەکان هەیە وەڵا بە حکمی سۆشیال میدیا وای کردووە کە زۆر شاعیرمان هەیە ئێستا یعنی ئەگەر بۆ حسابە بێمە ینی ئەتوانم بڵم لەعنی لە حەد لە ڕادە بە دەرشارەکە سبەیەکی بەش ئەتوانم بڵم نیوەی زۆری خەڵکەکە بوونمەتە شاعیر ئەکید سۆشیال میدیا دەورێکی گرنگە بینێ لە ناساندنی کەسایەتیەکان و شاعیرەکان و دەرخستنیان بەڵێ ئەنجا ئەو کۆڕ و کۆبوونەوانەش زۆر بوون زیاد لە حەد ینی زۆر بوون بەڕای من تۆزێک کەم و پخت کرێنەوە باشترێکە ینی ئەو زۆر و بۆریەش خۆش نییە ئێمە ئەڵێن گرنگە کۆڕ هەبێ سیمینار هەبێ بێزگرد هەبێ پانێڵ هەبێ ئەمانە هەموو گرنگن هەبن بەس نەک لە ڕادەیەک ئەوە زۆر بێت کە خەڵکەکە بڵێ بەخوا تاقەتەن چوو ئەم هەموو کۆڕەچێ با کەم بکرێت و بخود بێن ینی نخبە بن ئەو کەسانی کە کۆڕیان بۆ ئەیگیرێت و قەینا بابیان ناسنسە هەیە تازە قەڵەمی گرتوۆتە دەست با بناسرێت بەڵام نەک تۆ هەر ئەو کەسە لە مانگێکا سێ کۆڕی بۆ بکەیت با لە ساڵەکە دوو کۆڕی وای هەبێت کە شوێنی دەستی دیار بێت دواتر ئەو کەسانی کە بەڕێی من ئەو شاعیرانەی کە ناسراون
پێویست ناکەونە خۆیان دەرخەن. من ویستم پرسیاری ئەوە بکەم لە کۆتایی پرۆگرامەکەیان ئێستا ویستم بڵم وەکو کۆتایی خاتۆ ڕێزان قەساب خۆتان وەکو کەسایەتێکی دیار و نخبەینە و ئەدەب و وەکو خۆرت لە سەرتاشۆتە ئەم بەشەی ئێستەی ئەدەبیاتی کوردی ئێوە و چەند خانمێکی دیکە وەکو خانمان پرسیارەکە داڕاستاکەم شوێن و جێگەی خۆتان هەیە قەڵەمتان دیارە دا چەندێک پشگیرن بۆ ئەو قەڵەمە تازە مینانەی کە دێن کە دەنووسن ئەو یاخود تا چەند ئاگاتان لێیانە ئێوە بەشداریان بکەن لە کۆڕێک و لە سیمینارێکی بەهێز و بە پێزی خۆتاندا و بۆی ئاش لە شوێنێک نەبن کە هەر دیار نەبن و هەندێک جارێک دەڵێن بەر ژێر دەست و پێشەکەون. بەڵێ بەڵێ ئەکید کاتیەوە هاتووە کە ئەو قەڵەمە تازانە بێنە ناوکایی ئەدەبیە و وەرگرنگیان زیاتر پێ بدرێت لە ئێمە لەبەرەوەی ئێمە توانین بڵێن زەمانێکە بۆ خۆمان نووسیمانەوە دەرکەوتووی ئێوەکەم بێتەوە نەخێر ئێمە بەڵێ ئێمە خۆمان وەک خۆمان هەوڵمان ناوە من ئەتوانم بڵم وەک خۆم ئەوانی کە زانی و من توانای نووسینیان هەیە و لە سەرەتاون هاوکاریم کردوون بە هەر شێوازێ لەگەڵ خۆمانە دەرمان خستم ئەکید یعنی ئەوە نیە ئێمە کە بڵێن شاعرین پێمان ناخۆش بێ کەسێکی کە ئافرەتێکی کەن ژنێکی کە دەرکەوێت لە پێگەی ئەدەبی و هوەریان نەخێر ئەسڵەن ئەوە پێڵێن خۆپەرستی کاتێکە خەڵک ئا بەو شێوازە بیرکاتەوە من وەک خۆم چەند حەزەکەم خۆم دەرکەوم خەڵک دان بە نووسینەکان ما بنێ ئەوەم پێ خۆشە هاوڕێکانم یعنی کۆمەڵی هاوڕێم هەیە بەڕاستی زۆرم خۆشەوێن لێرەوە لە هاوڕێژنەکان ئەوە خات و نەسرین تەنیایە ئەوە بەیان ئیبراهیم خات و بەیان ئیبراهیمە ئەوە هەنار موفتیە ئەوە ڕۆژهەڵەبجەییە کۆمەڵێکی تریژەن کە شنۆزاخۆیی ئەمانە هەمووی نووسینیان جوانە بەڕاستی من دەستخۆشییان لێ یەکەم و ینی یەکێکن لەو کەسانەی لەو ینی پێم خۆشە کە ئەیان بینم لە کۆڕەکانە کە بەرهەمەکانیان بینم جوانە من ینی ئەڵێ گەز باڵای پێەکەم نەک پێم ناخۆش بێت بڵم ئەی با من زیاتر دەرکەوم یا دانیشم لە پشتەوە خەنجەریان لێمیان لە ئاستی نووسینەکانیان کەمکەمەوە لای کەسانی تر پێم خۆشە ئەو کەسانەشی کە بوو شێوازە بیرەکەنەوە کە ئیرەیی هەیە لە ناودڵیانە ئەو ئیرەیە وەلا بنێن ئێمە تر ئەو زەمەنەمان بەجێهێشت زەمەنی ئێمە ئەبێ ئیتر وا بیرکەینەوە هەوڵ بین کە ئەدەب بەرەو کوێوە بەرین ئێمە وەکو مێژوویەک تۆماریکەین بۆ خۆمان بۆ نەوەکانمان هەبێ قوتابیەکانتان لەگەڵ خوانە ناوی ئێوەش بەرزسەرکەنەوە ئێمە قوتابیمان هەبوو لە مەکتەبی خۆم من مامۆستای هونەرم لە یەکێک لە خوێندنگاکانی شاری سلێمانی پێشبڕگەی ئەدەبمان هەبووە یعنی قوتابیەکانم پۆلی 6 و 5 سەرەتایی لە بەشداری چیرۆ کورتە چیرۆک و شێعر و ئەمانیان کردو پەخشانە شێعر و یەکەمیشمانی ئێوەن بەڵێ ئەمە زۆر گرنگە ینی گرنگیان پێ ئێم لە ئێستەوە ئەبێت تۆ گرنگی بی بە بەهرەی داهاتوو چکە ئێمە نامێنینەوە ئەبێ نابێ مێژووی وڵاتەکەمان سەرکوت بکرێت لە ئەدەب بەو هیوایی کە ستایل و قوتابخانەی نوێ دروست ببێ و چەندیمان هەیە لە سەری دەڵێت ئەکید ئەمانە زیاتریش ئەتوانم بچنە ناو پێگەکەوە لەبەرەوەی ئەم گەنجانی ئێستا زیاتر مێشکیان فراوانترە زیاتر ینی گرنگیەن بە کۆمەڵە ینی کۆمەڵە پێشکەوتنەکانی کە لە بواری ئەدەبە ئەدرێن ئەوانی کە ئەنووسن بەڕاستی ئەبینم کۆمەڵێک جوانمان زمانزانێکی زۆر باش خاتۆ ڕێزان قەساب من زۆر خۆشحاڵم لەگەڵ ئێوە قسەمان کرد بۆ بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانم بیسەرە بە ڕێزەکان دەرفەتم لە خاتۆ ڕێزان وەرگرت زۆرترین قسەی لەگەڵکەم چونکە گومانی تێدانیە نووسەرێکی وەها جوان بیرکردنەوەیکی زۆر تایبەت و جوانیە من لەم پرۆگرامە زۆر پشتم بۆنە بە زۆر داوای خوێندنەوەی هۆنراوەکان لێ بکەم ئەوانەی کە زۆر تامەزڕۆی خوێندنەوەکانی کتێبەکانی بوونیان هەیە کۆڕ سیمینارەکانی بەردەوامن و دەتوان لەوێ بەڕاستی ئەوە ئامانجم بوو کە ئێمە سوود لە بیرکردنەوەی کەسە هونەرمەندەکانمان وەربگرین کە بە هەمان شێوە دەکرێت ئێوە نەک تەنها لە ڕێگی شارەکانتانەوە لە ڕووی کەسایەتی و لە ڕووی چۆنێتی بیرکردنەوەشتان جارێکی دیکە دەبنەوە بە پێشڕەو بۆ ئەوەوەی کە لە ڕێگەی و پەروەردە دەکرێت زۆر سوپاس دەکەم من خۆشحاڵ بووم هێشتا کاتم ئەوەندە ماوە ئەگەر شتێک مابێ من لە بەڕێسام نەپرسی بێت بەڕێستامتانێ باسیکەن و هەم هۆنراوێکی کۆتایی پرۆگرامەکە من ماڵاوی خۆم کرد و هەم دەتوانین دواوتت بڵێیت و هۆنراوەش کۆتایی پرۆگرامەکەمان سپاس وەک
کۆتایی بەرنامەکە هەر پێم خۆشە بە شعرێ ماڵاوایی بکەم لە بینەرەکان و لە ئێوەی بەڕێز و دەستان خۆش بێت، جوانەکەتان. پاش 7 ساڵ دیدارێک چاوەڕێت بووم پاش 7 بەهار، هەموو ڕۆژێک پەردەی پەنجەرەی ژوورەکەم لا دەبرد و دڵم خێراتر لە زەندی ئاگاداری ڕادەچڵکی 7 بەهارە. 7 بەهارە بە ئەسرین گوڵ پاراوەکەم لە بێگوڵی خەندەیەکت سپاردە پاییزی تەمەن. دڵم لەگەڵ پاییزی چاوەڕوانیدا گیانی سپارد. چاوەڕوانیم لە دەرلاقەی ئەوینداری زۆر خۆشتر بوو لە دیدارێک کە دابڕان کاتە دەستپێکی ژوان. چۆن دڵت هات دەست بنێتە بینی خەو خۆزگەکانم. 7 بەهارە بۆ تەسووتێم ئەی بێدڵە بێ هەستەکەم 7 پاییزە سەرگەردانم.